يعني باب هبوه بابی زاوای پێی خۆش نەبووە زاوە ئەو ژنەی هینایە هاتیە بە منی گرتی لەوەی حەفلەکەتێک بچی هەمومان پێمان خۆشە ڕۆژی تاریخی زەواجمان لەبەر بێ وەکو ڕۆژی لەدایک بوونمان تکا دەکەم دایکە تکا دەکەم باوکان نۆرمەڵە منداڵتان بێنن ئەمە ناڵێ منداڵتان لە ماڵێ بەجی بێنن تکایە نەسیحەتیان بکەن ینی ئوستاز بڕوان پێ بکە ئەو گوڵە $5 لەسەر منە منداڵ دێ لی دەکاتەوە ینی چویمەکن بابی گوتم لۆ پێی ناڵێ دەرێ پاری خۆماندایە پێیا دەڵێ بکرێت کاتە دەکەم کاکە خۆتا زەرێر من مەکە کە زاوە زێر دەکری جل دەکری و ئەها حەوان دەکات کە دەگاتە قاعەکەی پارەکە نامینێ مالیەکەی زەعیف دەبی قوربەسەریەکە لە بۆمەیە هۆڵەکانی ئاهەنگێران بۆ ڕۆژی هاوسەرگیری لە ڕێکەوتی یەک دەست ناکەون. بینێرانی پایتەخت میدیا سڵاوتان لێبێ من کەیفی حەسەن هەرکی ئەمڕۆ یەکەم ڕۆژی ساڵی 2026 کە ڕێکەوتی یەکە لەم ڕۆژەدا هاوسەرەکان ڕۆژی هاوسەرگیریان دەخەنە یەک یاخود دەخەنە ڕێکەوتێکی جوان بۆ ئەوەی لە مێژووی خۆیاندا ڕۆژێکی مێژووی تۆمار بکەن. لەسەر ئەو بابەتە دەسمە لای هونەرمەندی دیار لە هەریم کوردستان کاک جەسام بندیان لەسەر ئەو بابەتە گفتوگۆ دەکەین. کاک جەسام سڵاوت لێبێ و سپاس بۆ ئەو دەرفەتە ئەم ڕۆژە جیاوازە ئەکید یەک ڕەنگە ڕۆژەکانی تر بە هەفتێک بگیرێ پێشتر بەڵام ڕەنگە یەک بە 2 مانگ پێشتر بگیرێتن لەبێ ئەو ڕۆژە لۆدی لەسەرە بەخۆی زەواج شتێکە تیشێرتێک نییە ینی لە هەموو حیاتت یەک جار دەمری ڕەنگە زۆربەی مرۆڤەکانیشمان یەک جار زەواج بکەین ئایا ئەوەی کە شوو دەکا یان ئەوەی کە ژن دێنێتن باشە هەمومان پێمان خۆشە ڕۆژی تاریخی زەواجمان لەبەر بێ وەکو ڕۆژی لەدایک بوونمان بۆیە یەکە دوی دووە سێ چواری چوارە ئەو ڕۆژانە تاریخەکی ئەمە پێ دەڵێن توحفە ینی ڕۆژێکی جوانە هەمومان پێمان خۆشە لە ڕۆژە جوانەکان ئێمە زەواجکەین بۆ ئەوەی لە ساڵانی داهاتوو بیرمان بێتەوە یادی ئەو ڕۆژە بکەینەوە بۆ یەککە لەو ڕۆژانە کە بەڕاستی زۆر حیجز دەکرێتن بزانە قوربان ینی حتا لە سعرەکەش فەرق دەکاتن ڕۆژی یەک ڕەنگە ئەگەر ئەکیت ڕەنگە ئەگەر ڕۆژانی ساڵانی زووتر باە ئێستامە 12 هەموو جارێ باز دەکەم بە 43 وەڕقی بەکرێمدا 2012 لەو ئەوەی کە پارە هەبوو خەڵک پێی نۆرمال بوو ئەو کەسێک کە حجزی کرد کەسێشتر هات 50 وەڕقەیدایە گوتی پاشگەز بووە ئەمن ئەو قاعی دەگرم باشە بەڵام ئێستا بە حکموەیە کە وەزعی مادی بە خۆمان دەزانین ئابوووریە و موچەیە و کۆمەڵک شتا خەڵک وەزعی مادی خراپترە لۆدی کەمتر بووە یعنی ئێمەش ناتوانین ئەو سعرانە داوا بکەین بۆ نمونە ئەگەر بێت و میسالەن 2012 بە دەمتوانی بڵێم ئەو ڕۆژەم بە 40 وەڕقە بەکرێداوە بەڵام مانگێک بەر لە ئێستا ئەو ڕۆژە حجزکرایە ئێستا نرخەکەی بە چەندە زۆر لەوەی کەمترە کە ئێمە ساڵان بەکرێمان دەدا یعنی کەم شتێک لە ڕۆژی احتیاطی زیاترە منافەسە هەیە لە نێوان خەڵکدا داوات لێ دەکەن کە پاشگەز ببیەوە بەو بدەیت ئەکید ینی هەیە برادرە لەوەی ناگاتن کە من ئەحراز دەبم کە من دامە جەنابەت ئەو ڕۆژە من ناتوانم دەمە کەسی تر یعنی ئەگەر حازمی براشم تەڵەبم لێ بکات ناتوانم بیدەمێ لەبەرەی قاعە وەکو ساڵۆن نییە ساڵۆن دەتوانی 50 بوو وەربگری بەس ئەمنێک دەتوانم فقط یەک زاوە وەربگرم لێکانە حەفلێ بکاتم لێ ئەو تەڵەبیاتە هەیە بەڵام تێیان دەگەینم کە حجزی ئەو کەسەیە ناتوانم بدەمە جەنابەت دیجا زاڵ بووە بەسەر حەفەلاتی حی ینی وەکو گۆرانی بێژەکە جاران ئەمە لە 2005 و 6 و ئەوانە لە هەفتەیەکە ڕۆژێک حەفلەمان نەبایە پێمان شتێکی سیر بوو ینی بڕوان پێ بکە دەمانگۆ دەچین ئەو ئیشێ دەکەنەوە ڕەن ینی کۆمەڵک شت لەسەرمان کۆ دەبەوە تەنها ڕۆژێک حەفلەمان نەبایە بەڵام هونەرمەند هەیە ئێستا کە ڕەنگە مانجی حەفلەکی نەبیتن هەمووی دیجەیە بەڵام وەکو شەوی سەری ساڵ وەکو شەوی ڕەسی سەنە بەڵێ لۆت لەسەر هونەرمەندانەیە بە تایبەتی ئەو گۆرانی وێژانەی کە لایف میوزیک دەکەن ئێستا ئەمن ناچم لەبەرەوەی لایف میوزیک ناکەم یعنی ئەم دیجەیە کێشەی بۆ هونەرمەندان دروست کردووە 100% ئەزانی بە دوو هۆکاری دەزانم هۆکارێک وەزعی مادیەکەیە لەبەرەوەی کابرا دەتوانی دیجەیەک بینی بە $100 باشە ئێستا قاعی من دیجەکەم 7 سەماعی RCF میکسەرم 1600 داینا کۆردە یعنی ئەو سەماعانەیە کە من بخۆم حەفلەی پێ دەکەم
هەر گۆرانی بێژێکی شت بووە لەسەر تەڵەبی تو لێ دەدرێتن بەڵام ڕەنگە کابرا نەتوانی ئەو مادیە هەبیتن 5 وەرەقە بداتە جەسامبندیان یان دەوەڕقەم داتێ بێم حەفلەشی لۆ بکەم ڕەنگە بە $1000 بتوانی هەموو پێکاتەی حەفلەکەی جێبەجێ بکاتن تەنانەت بە ساڵۆنەوەش لۆیەکە ئەوە یەک لە هۆکارەکانە دووش ینی بۆ تەشتێکی باو دەزانێ ڕووداوگەری زۆرە ینی تۆ لە سەرەتای 2025 هەتا کۆتایی 2025 ڕەنگە ئێمە 306 حەفلەمان کردوێ ینی کەواتە 306 قەوم هاتێتە ناو حەفلەیمە ناو قاعەکەیمە ڕووداوگەری زۆرە بەڵام سوپاس بۆ خودای گەورە سوپاس بۆ خەڵکی کوردستان بە تایبەتی هەولێر یعنی جاران ڕەنگە لە مانگێکدا 3 شەڕ بکرابێ لە ناو حەفلەکان لە ناو قاعەکان بە تایبەتی ئەو شەڕانە زیاتر هۆکاری سەرچۆپی بوو ینی خەڵکانێک نازانم هەموو عسابە هیچی تکە نییە ینی دەزانین چۆنە ئوستاژیان ئەمنە کە ڕێزە جەنابەت دەگرم دێ ناو حەفلەی من گوناحە تۆ بیر لە من نەکەیەوە کە من چەندم پارە سەرف کردووە ڕەنگە هەمومان پێمان خۆش بێ باشترینەکان و جوانترینەکان لە کوڕی خۆمان بکەین یعنی بەڕاستی شتێکی عیبە تۆ بێت قەدەغی کردووە لێرە ناوەکەی مەدا بەڵام هیچ کەسێکە بۆ لێرە قەدەغە بکەی بڵێ هۆڵەکەت بە حیات نادەمێت ئەکید بەرە باپ هەبووە هاتوونە شەڕیان کردووە ینی حەفلەک نەبووە ینی تاقیبم کردووە بووتە 2 حەفلە 3 حەفلە جاری چوارەم نەمداینێ لەبەوەی دەڵێ پێشی تایە بەڕی بە خۆدادا ئەم داوێک لات ناکەی ئەگە چیرۆکەکەیمان بۆ بگێڕیەوە بەڕاستی حەز ناکەم ڕەنگە لە سوشال میدیا بکەتە بەرجێ و بکەتە بەرچاوی بۆ من تۆزێک ناخۆش بێتن لەبەرێ من ئامادە نیم لە هەست و ئەحساسی هیچ کەسێک بدەم بەڵام ڕووداوی وا هەبووە بەڕاستی سیلاح لێک ڕاکێشرایە ینی کەتۆتە ئەو حاڵەتێکە مردن هەبێ کوشتن هەبێ بەڕاستی بەڵام ئەلحەمدولیلا لە ساڵی 2025 دەتوانم بڵێم کەمترین تەنانەت دەمەقاڵیشە بووە کەم نەکشەڕ کەمترین دەمەقاڵی هەبوو ئەوە خۆی لە خۆیدا دەلالەتێکە بۆ پێشکەوتنی خەڵک بەڕاستی ینی بزانە جاران خەڵک چی دەکرد بڕوان پێ بکە قەوم هەبووە باشە با بڵێن میسانە ڕۆژ ئاوە تایفیان هەیە بۆ نمونە ئەمە کو هەولێر و سلەیمان و دهۆکەن ئەوانە حەسەکە و قامیشلۆ و کۆبانێ و تەلەحران و کۆمەڵک بڕوان پێ بکە لە فەیسبوک وڵامیان دەکردەوە دەیانگۆ ئەو ڕۆژە لە قاعی شادی حەفلەمانێ ینی هاتن بۆ هەموو خەڵکی بوو باشە بەڵام ئێستا خەڵکی هەولێر جاران حەفلە نەبوو 400 کەس نێ بەڵام ئێستا حەفلە 100 کەس دێ کابرا گەویشتۆتە قەناعەتێک کە حەفلە دەکاتن بۆ خۆیتی بۆ کەسی خۆیتی ڕەنگە ئەمن کاتم نەبوو بێ ساڵەکە ئامۆزای خۆم دیتبی بەڵام لەو حەفلەیەی کۆ دەبینەوە قسەی خۆش دەکرێت ئێستا خەڵک زیاتر خەڵکی ئەولێر ئامۆزا برازا خوارزا خوشک برا بۆیە کە ئەتوو بازنەکەت چەندی تەسە کردەوە کێشەکەم دەبیتن کۆمەڵایەتیەکە نزیکتر دەبیتن ئاهەنگێکی دەبێت ئاهەنگێکی خێزانی بەڕاستی ئێستا ئاهەنگی خێزانیە زۆر زۆر ڕازینە بەڵام تکا دەکەم دایکە تکا دەکەم باوکان نۆرمەلە منداڵتان بێنن ئەمە ناڵێ منداڵتان لە ماڵی بەجی بێنن تکایە نەسیحەتیان بکەن ینی ئوستاز بڕوان پێ بکە ئەو گوڵە $5 لەسەر منە منداڵ دێ لی دەکاتەوە ینی چویمەکن بابی گوتم لۆ پێی ناڵێ دەرێ پاری خۆماندایە ینی 2025 ئەتو لە قیمەی ینی هەموو شتێکەوە نییە ینی ئەتو بێ ئەو بیرە بکەوە بەرامبەرە من بڵێ بۆیەکە ئێمە لە کارتی کەوەی کە وەسڵ دەکەین وەسڵە ئەو وەسڵە عەقدێکە لە بینی من و لە بینی جەنابەت نووسراوە زاوا بەرپرسە لە هەر زەرێکی ناو هۆڵ هەمووی لە ملی زاوایە زانی بۆ لە بۆی خودی زاوا دەزانێت چێ کاری بەتفەڕ و کاری جوان دەکە ئەوە واقعی سەریحە ئاسانترمان کردێ لە زاوای پێیا دەڵێ کورت کاتارە دەکەم کاکە خۆت ئازەرێر من مەکە بە خۆت تا مشکلەکەی مەدەزانی کۆ کە زاوا زێر دەکری جل دەکری و ئەها حەوان دەکات کە دەگاتە قاعەکەی پارەکە نامینێ مالیەکەی زەعیف دەبی قوربەسەریەکە لە بۆمەیە ئاخیرەکەی دیکە دێتن دەزانێ من هەموو جارێ بە زاوان دەڵێم یعنی ئەوە شتێکی زۆر باشە دەڵێم کاچی زاوە ئەگەر منداڵەش کورسیشکان بە قوربانی توبی بەڵام ئاگادار بە شەڕێک بکرێ لە ناو قاعی ئەمن ئامادەنیمە تەسیحەکەی بدەم زۆر لە شەڕی ناو قاعی دەترسێت کاکە هەموو ئەمنیەتەکە لەسەر منە ینی ئەتوو بڕوان پێ بکە ئیداری قاعی زۆر زەحمەتە ئوستاز تووەرە لە یەک ڕۆژدا 2 حەفلە بگرێ بە غەڵەتی چەندە زەحمەتە 2 عەشیرەت 2 قەوم 2 بکوزا لەبەر دەرکە ڕاوەستی ئەمنێک غەڵەتم کردبی
يعني دەبی تەسیحەکەی چەندە گەورە بیتن وایە ئەمن لەلایەک دەبێ بیرۆ بکەمەوە لەلایەک ئەتووەرە 200 کەس دێ هەر کەسەوە معاناتێکی هەیە ئەمن هەموو جاران بە شاگردەکانم دەڵێم ئەگەر کەسێک هات و گلەیەکی گر لێ مەگرن ئەگەر گلەیەکەی ڕوخێنەریش بوو لەبەر ڕەنگە ئەو 4 ساڵە حەفلەی نەکردبی بەڵام تو هەموو ڕۆژێ لە حەفلەی لێ ئەمە دەبی مڕعاتی خەڵک بکەیت بەڵام حەدیشی هەیە مڕعاتکردن وایە دەبی ئەوانیش ئەنی باب هەبووە بابی زاوای پێی خۆش نەبووە زاوە ئەو ژنەی هینایە هاتیە بە منی گرتی لەوەی حەفلەکە تێک بچی بەڵام ئەمن زۆر سلبی بوویمە لە معاناتی تێگەیشتیمە بڕوان پێ بکە ئاخری هاتەکنە من ماچی کردیمە گوتیتی هەندە بە جوین لەگەڵم بووی توی مەڕسمیشم لەگەڵ زاوای گرتیا بە هەمومان وابین ئەکید بە بڕوان پێ بکە یعنی هاتی هەنجەتی بە ئاوی گرتێ کە ئاو ئیمن نەبووە بۆ خۆی هینایتی پێم گوتی چخەی دێمامەوە ئاوچ ناو سەلاجەیم بخۆ ئەتو زەرجێ منی ڕحێ منی کەسێ منی نۆرمەڵە زۆر سپاس یاخۆ بەخێر بێت بەخشی بەڵێ بینەرانی پایتەخت میدیا من ئێستا لە یەکێک لە هۆڵەکانی هەولێری پایتەختی هەرێمی کوردستانم و قسەکانی هونەرمەندی دیاری هەرێمی کوردستان کاکە جەسام بندیان باسمان لە ڕێکەوتی یەکیەک و ڕێکەوتە جوانەکان کرد کە ئەمڕۆ یەکەم ڕۆژی ساڵی نوێی 2026 کە یەکی یەکە ئەو کاتی کە یەکی یەک دێ یاخود ڕێکەوتێکی جوان دێ تاریخەکان بەدەست ناکەون یاخود شوێن بەدەست ناکەوێت ئارێژگایە یاخود هۆڵە یاخود هەر شوێنێک کە مناسبەی تێدا بەڕێو بچێ وەکو کاکە جەسامیش گوتی کە داوا لە بووک و زاوە بە تایبەت زاوەکان دەکەم کە هاتنە هۆڵەکان هاوکاریمان بکەن و ئەو کەلوپەلانەی لەناو هۆڵەکانن با خەڵکەکە ئاگاداریان بێت